یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی لەبارەی ئەزمموی وەرگێڕان لە کوردیەوە بۆ فەڕەنسی بۆ یەکێک لە نووسەرە دیارەکان کە ئەویش دکتۆر شوان جافر بوو ڕێکخست. یەکێتی نووسەران لەقی هەولێر کوڕێکی لەباری ئەزمموی وەرگێڕان لە کوردیەوە بۆ فەڕەنسی بە نمونەی کتێبی بۆ نووسەر و ڕووناکبیری کورد دکتۆر شوان جافر ڕێکخست. لە کوڕەکەدا نووسەر باسی لە ئەزمموی کاری نووسین و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی خۆی کرد لە چوارچێوەی ئەو گرفت و ئاستەنگانەی کە دێنە پێش نووسەر و شێوازی بڵاوکردنەوەی کتێبەکانیان. لە بەشێکی تری کۆڕەکە دکتۆر شوان جافر تیشکی خستە سەر ئەو دووری کە لە نێوان نووسەرانی شارەکاندا هەیە لە کاتی بڵاوکردنەوە بە چاپگەیاندنی بەرهەمەکانیان کە یەکێک لە هۆکارەکانی قەتیسبوونی تواناکانی نووسەرانی کووردە. جۆم گرد لە وتەکانی شتی جوانی گوت بە تایبەتی کە لە زمانی کوردیەوە بۆ فەڕەنسی وەریگێڕاوە. دووسێ کتابی هەیە کە لەسەر شانۆ باسی شانۆکارەکانیشی کردو، بەڵام زیاتر زۆر نائومێد بوو لەوەی کە ئەو کتابانەی کە لێرانە بابلێنی وەکو یەکی وەکو ئەحمەد سالاری یان تەلعات سامانی کە کتابەکانیان چاپ کردیە، هەر کتابەکانی لە بلین ناوچەیە زیاتر لە شارەکانی کوردستان تێنەپەڕیوە بازگەکان ببڕیتن و بە وڵاتانی تر. ئەوە باسی ئەوەی کرد تەبان هەڵبەتە کورد کە ئەم هەموو کتێبانە چاپ دەکا وەکو خۆی باسی کە لە فەڕەنسا ژیاوە و تەماشای کردووە بە دەگمەن وەرجێدراوە بۆ سەر زمانی فەڕەنسی کە لە فەڕەنسای بوو، بەڵام خۆی ئەو کاری کردووە دووسێ کتابی چاپ کردووە و هیناوێتە سەر زمانی فەڕەنسی، کارێکی زۆر زۆر باشی کردیە، جێگای دەستخۆشیە بەڕاستی. بەداخەوە یعنی زۆر نائومێد بوو لەوەی کە کورد ئەو هەموو بەرهەمە هەیە، شارەکە ئاگاداری شارەکەی تر نەبووە. تەلەفۆن کەشتی مای کاغذ دەرکە توتی کتێبەکە دەسوزەکەتم بە دەستگەشت بەڕاستی شتێکی جوانە لێو ناژانەوە نەمخێتەوە تمێ چۆن لە شتێکی جوان وتیان بەس